دەستمان کرد بە دەستپێکردنی سیستەمێکی نوێبوونەوەی زانیاری بۆ نێرسەکانمان نوێترین شێوە خزمەتی نەخۆشەکانمان بکەن. ئەمەش هەنگاوێکی گرنگە بۆ چاکردنی کاتی تەندروستی. بۆ یەکەم جار و لە سەراستی عێراق و کوردستان تاوەری تەندروستی سمارت وەک یەکەمین نەخۆشخانەی ناحکومی هەڵسا بە جێبەجێکردنی پلانی کارکردن بە پرۆگرامی پەرەپێدانی ئەکادیمی بەردەوام کات سیستەم بۆ کارمەندانی بەشەکانی پەرستاری، تاقیگا، دەرمانخانە، نەشتەرگەری وەک بەشێک لە پێداویستی کارکردن لە تاوەری تەندروستی سمارت. ئەمەش هەنگاوێکی گرنگە بۆ چاکسازی لە کەرتی تەندروستیدا و هەوڵدان بۆ دۆزینەوە و توێژینەوەی نوێ و داهێنانی بیرۆکەی نوێ. پرۆگرامی پەرەپێدانی ئەکادیمی بەردەوام. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە تاوەری تەندروستی سمارت دەستمان کرد بە دەستپێکردنی سیستەمێکی نوێبوونەوەی زانیاری بۆ نێرسەکانمان کە تێیدا لەم سیستەمەیە نێرسەکانمان هەر ئەدرێن کە بەردەوام خەریکی توێژینەوەی زانستی و چالاکی زانستی و وەرکشۆپ و کۆنفرانسی زانستی بن. ئەمەش لە پێناو نوێبوونەوەی زانیاریەکانە بۆ ئەوی بتوان بە نوێترین شێوە خزمەتی نەخۆشەکانمان بکەن. لەم سیستەمەیە ئەم چالاکیانە هەموو ئەژمار دەکرێن و دەکرێنە هەکبەیەکەوە. دوجار ئەم نمرەی کە لە کۆی گشتی بەدەستی هێنرێ کاریگەری لەسەر موچەی نێرسەکانمانە بێت. ئەمە ئێمە پێمان وایە هاندانێکی زۆر باش ئەبێت بۆ ئەوەی کە نێرسەکانمان هەمیشە ئەپدەیت بن لە زانستی پزیشکیدا. ئەمڕۆ تاوەری تەندروستی سمارت داهێنانێک و خزمەتگوزاریەکی تری گەورەی پێشکەش بە کەتی تەندروستی کرد. ئەویش جێبەجێکردنی خزمەتگوزاری پەرەپێدانی ئەکادیمی بەردەوامی پەرستار و کارمەندی تاقیگە و کارمەندی دەرمانخانە واتە کەوادری وەسەتی. و ئەمەش هەنگاوێکی گرنگە بۆ چاکردنی کاتی تەندروستی تاوەکو ستافەکانمان بە بەردەوامی کە بەشێکی گرنگ و گەورەی کاتی تەندروستی بەرهەم پێگەهێنن بتوان خزمەتگوزاریی باشتر بکەن لە ڕێگەی خۆنوێکردنەوە، لە ڕێگەی بیرۆکە داهێنان کارکردنەوە، لە ڕێگەی توێژینەوە، لە ڕێگەی هەموو ئەو چالاکیانەی کە چنەوە ئەم سیستەمەوە. سمارت وەرچەرخانە.